ئەو گەنجە خۆشەویستی کەوا بەڕاستی گەنجێکی زۆر بەتوانە و بەهرەمەندە. دڵنیا مامۆستا بێستونە بڕۆ زۆر دڵی خۆشەکە خوێندکارەکانی بینێت. ئەو کەسە بەتوانایان لێ دەرچووە. نازم حکومەت چۆن شەرمەزار نابێ. یەک دیناری بۆ ڕۆشنبیری، یعنی من لەگەڵ بەڕێز وەزیر ڕۆشنبیری قسەم کرد، باوەڕەکەن یەک دینار لە ناو قاسی وەزارەتی ڕۆشنبیریە نییە. کەچی هونەر و ڕۆشنبیری هەر بەردەوامە. ئەمە تەحەدایەکە یعنی بۆ ئەوانە بەڕاستی. وەڵی بەرحاڵ هونەرمەندێکی دیێرین کاک شێرزاد وەکو مەحموود محەممەد لەم ڕۆژانە لام دانیشت بوو لە ڕۆشنبیری ئەوانی کە لە ڕۆشنبیری داوامەکەن کاک بێستونێکێکە لەوانە 450,000 موچەکێتی، یعنی ڕۆژی 15,000 مناڵی تەبەن گەورەی هەیە لە جامیعە و بێنە بە چاوی خۆتان ئەوە ڕێزە هونەرمەند و هونەرەگیرێت. بەڵام من هەر جارێکی دووپاتێکەمەوە ئەوەن لە کاتێکە کە خەریکی زیینی ژێرخان و نەوت و سەروەت و سامان و سەرخان و هیچ زەمانەی دزن ئێمە خەریکی هونەری خۆمانین. ماشەڵڵا و گەنجە بەتوانێت پێگەشتنەوە و پەڕی سەربەرزیە ئەچینە لای کاکە بازاخۆی بە سیاسەتەوە سەرقال نەبین. بەشم دڵمان خۆشکە ئێمە بۆیە بەڕاستی ئەم میوارانە ڕێگەخین، بەڵام هەندێک قسەشەیە ناکرێ نەیکەیت ئەجینا تووشی جەڵدابین بەڕاستی. کاکە ئەوشم بیر نەچێ هەر جایەکی دووپاتێکەمەوە چەند هونەرمەندێکی زۆر خۆشەویست دەبینم بە ئەمڕۆ زۆر جیاواز بێت. کاک شێرزادمان هەیە بەڵام ئەگە گروپی مۆسیقا تەبەن هاوکاری بکەن. دوای کاکە هەواڵ کاک شێرزاد گەرمیانی کە باسم کرد بەڕاستی هەمووتان تامەزرۆ بن گوێویستی بن. کاک ساڵحی چایەچی لێ هونەرمەندێکی دیێرینی ئەم شارە هەتان گەڕێنێتەوە دیسانەوە بۆ ساڵانی هەشتاکان. کاک یونوسی بڕاقی لێ ئەمان گەڕێنێتەوە بۆ چوارچرا و بۆ مەهاباد لای ماڵی مام لێ. لەبەرەوە لەواتە گوێبیستی هەمویان بینێکی گۆرانیەکە بۆ هاوکاری گروپی مۆسیقا. دەست خۆشت مامە جەزا هەموو لایت بەخێر بن چۆی هەموو لایتمان چەکەم لە زەخواتە سلێمانی سڵەوڕێز بۆ شاری سلێمانی جوان. هیوادارم چەند گۆرانێک بڵێ بە کرمانجی و بەهدێنێ و ئەیا زوو تورکێک شاڵێن سۆرانی شاڵێن هیوادارم بەدڵیان بێت. محبوب نبوي بمنالي ورد الغار نجيب بكرتصالي وردي ودم واشقني شام پریشانم پریشانم بوشین تالی پریشانم بوشین تالی لیهو
شهریار دل من من را بیش اول جانم بی اول جانم بی اول جانم بی درد و فازم زیان بی دستم بزرگ بخیر بینام زور بخیر بین سرچام دیواگارم برام بید